نەسرین خان ژمارە 53. بەڵێ کاکەژیان بڵێ. ئادەی زەحمە نەبێ وەرەوە. جەنابە نەسرین خانی. نەخێر کاکەجیان ئەو نیم. ئەی ژمارە 53. نەخێر ژمارە 193. ئەی لە خۆتەوە بۆڵێ قارچکێ. کاکەجیان پەکمە بە قوربانە بم. سەگی سەگ زادەی توخم سەگ. باشە قوڕم ساخ هیچ و پوچ شەرت بێ بە شەرتی خۆ ئەم دڵکە لە ژێر بێت. ئەرێ کاکە هێواش بە قوربان ئەو شیڕە لە چێڵە لێمانەکە قساکەی. بێمەوانێ بێ یەک لیانی لێ بەم باوەژن بەزەی پێاتەکە. ئای باوکەرەوە نەخۆشم کاکە. ئێستا کاکە گیان دەڕاوەسە بە قوربان و تو بۆ واقعی کاکی من بۆ واقعی. کورە لە داخی تۆ خەریکە شێتە بم. ئەمرێ نەمێنێ دارزێ باشە داوەشی هیچ و پوچ. کاکە نەخۆشم. والله ئەبێ کارێکی پێ بکەم با بە دەواری شیری نەکرد بێت. خوێری کوردی. ئەرێ کاکە گیان هێواش بە قوربان هێواش کاکە بزین کاکە گیان ئەبێ هەر بە من بڵێ ئەزانی چی بە قوربان تۆ ئەرە بێ بە من بڵێ بۆ چوە لە خۆتەوە ئێستا کاکە گیان نابێ من پێ بڵێم. کاکە گیان بە تۆ ناڵێم بە دوختەر ئەڵێم بە دوختەر بۆ بە تۆ بڵێم. وەس پەرک بوو هیچ لەبارە نەبوو بوو دەڵا ئەمرێ نەمێنێ دارزەی. ئەرێ مشکلەی تۆم شیڕەوێ کاکە دەبێ دەنگ بە قوربان. ئەیەوێ کاکە چۆن نایەوێ مدیری قاعی ئیمتیحانەکە زانیوێتی کوڕی منە چۆتە تەنیشتەوە دەمی ناوە بەگوێەوە بە چرپە پێ و تۆتێتی کوڕم هیچ ناوێ کەچی عمر کورتە و توێتی وەڵڵا هیچم ناوێ هەیە هەلی ئاوا لە چیز خۆی با ئەم عمر کورتە چێ زەحمە تۆ بۆ نێ پێ بڵێ عمر کورت ئەگەم بە قوربانی. ئەرێ خۆی نێوە عەمر کورد. با مامە سەرجان تۆ خۆتە ئەمر کورد. من خۆم وتم جەرجی خۆمە من بەدڵ پێی ناڵێم بە سەرزارەکی پێڵێم. ئەرێ کاکە ئەم مجادلەیە چیە برا با بچم بۆ لای دکتۆر کاکەجی. بەخوا عەجایبە ئێستا تو وازمانە نیانی نابێ سەرەوە بێ فەرمووەستە بڕۆ. باشە کاکەجی. بیرم کەوتەوە یەک دەقە زەحمە نەبێ وەرەوە دانیشەرەوە. بڵێ باش. داهەستە بڕۆ قەی ناکەدی بڕۆ مشکلە نییە. بڵێ باش. بڕۆ. ئەها ئەم مۆبایلی تۆ ئەم شیڕەشی ڕوونەکبەتیەی تۆ وای لێ کرد ئەو کابرای ئازارەکەی زیابکای ژیناوانە بووکە. وا نییە کاکە غەڵەت تێگەشتی ئەوە خۆی هەر بوو دەڵێ هەوامە تێگەگرەیەک هەفتە بۆ یەکەوێ. وەڵی ئەوە ڕێی خۆتە ئەوە ڕێی خۆت و مەقسەدیان ناکەم بەس بە ڕێی من تۆ مۆبایل بەکار نێنی و ئاوا شیڕەشیر نەکەی ئەزانی بۆ خراپیشە چونکە جەری دەکان نووسیویانە مۆبایل یەکەم ژنکوژە لە کوردستانە. ئەی لەو قسە قۆڕە ئەم مۆبایلە ناسکە ژنکوژە مۆبایلەکە خۆی نا ئەی مزاعفاتی هەیە بۆیە هینەکە ژنەکوژێ. وەڵی کاروا بڕۆ حاڵمان زۆر پەرێشان. نانە بە قوربان جاران بەس زولفی یار پەرێشان بوو ئێستا کورە حەچی شت هەیە پەرێشانە. سلام علیکم تو ذاتی خوا هەڵناسن خوا هەڵناسن کۆرە داوانە دانیشاتی چێنێ یەخوا بەخێرنی تۆ وتی دەدەقەن پێچێ. ئەزانی چی کاک ئیسیعلامان بە هەموو عمراتم شوێنی وا عەجایبم نەبینیوە دوو شوێنی وا عەجایبم نەبینی. ئەمە تازەکە خواردنەکەی خۆش بوو. ئەزانی چی پێم عەیب نەبوایە ئەموو ئادەی دوو نەفەری ترم وڵاک ئەمە نەمهم بوو. ئەوە باسی مەطعمەکە مەطعمێکە تازە کراوەتەوە بەساقە بم ناوی مەطعەم کوردەواریە. یعنی هینە پیرخانی لەو چەم سووتەکە و دۆی نەمووی نۆشتیوا لێنێ کورە نەبابە ئەوانە نییە ئیختیساسیان لە پیتزا و لە شتیکایە ئەم ناوە تازانەی کە ئێستا هاتووە. جا باشە پیزا و هەمبەرگەر و ئەم شتە تازانە چه عیلاقەیەکی بە ناوی کوردەواریەوەیە. کورە بابەزایی چییە بەس ناوەرۆکەکەیە عنیا و نووسراوە مەطعەم کوردەواری ئەنگینا پیتزایە هەمبەرگرە ئاها وەکو ئەم سۆپەرمارکێتانە بەسەری تۆ لەم ڕۆژانەیە چوون بە سۆپەرمارکێتێک یەک شتی کوردیم نەبینی ئیلا گسکێک نەبێت. ئایجا وەڵا باشە بەس نییە ئیحترامی گسکی کوردیشان لایە هەر باش. چێ ئیحترامی گسکی کوردی لاماوە؟ مشتری منم زانی باسی مەریخەکەن. ئەوە چی ئەڵێ بە زووتە پێمان ڕابێرن براکەی باو نەکەی بابەتای نەکرسێنی بۆ خاتری خۆ ماڵمان کاول نەکەی لای با چییە بەم جگەرێ ماڵە گاو لەبێ ئەینە بیستۆ قەرارێ دەرچوێ لە پەرلەمانە و لە شوێنە گشتیەکانە نابێت جگەرە بخورێ لەوە ناچێ بیستی بێتی هەسەوەرە با فەحشێکی خوێنێ بۆ بکەم من بزانم تۆ حومەی ماڵتاتە هەسازایی چۆنیشە خاتریشە دەگرم. جا باشە بە قوربانی چاوم حومای ماڵتا چه علاقەیەکی بە قەراری پەرلەمانەوەی هەیەتی کاکە زۆری هەیە بە قسەی بکە سەفە حسێ بکە. ئەگەر لەگەڵ منتانە من مطلقاً ئیمانم پێ نییە. بە تەحلیلەکەی من نا کاکەجان بە قوربانی چاوتان با مۆزوعەکە بگۆڕی. باشە مۆزوع ئەگەر بەس تۆ نەخەڵە تابی جارێککە لە شوێنە گشتەکانە دووکەڵ بکەیت و جگەرە داگیرسێنی. باشە یعنی بەم جگەرەی من ژینگە پیزە بێ؟ طبعاً دووکەڵی هەیە دووکەڵ بە قوربان. دووکەڵی جگەرێ ژینگە پیس دەکات؟ بەڵێ
ئەی ئەم هەموو مۆلیدە و سیار و بەزم و ڕزمە ئەوە ناعیلازیە و ضروریاتە کورە بابام کابرایە زۆر سەیرە ئەمە لە قسەی پەرلەمانیشە هەڵەیاتێ کورە بابە دانیشە لەمە و دوای احترامی ژینگە پارێزە با احترامی ژینگە ولا بێت باشە ئێمە احتراممان لەلا بەس ئێوەش احترامی نەخۆش بگرن ئەزانی لە جێگای ئاوە پیسا دامان دەنێن آخر بەساقەوە بووم خەڵقەکە خۆی ڕاهاتووە ئێرەی پێتەرێک ناکرێت یعنی خەڵک ئێرەی پێتەرێک ناکرێ ئەتیادیە بەڵام پیس و پۆخلەکە ئەتیادی نییە ئەمە بانێکەوتووەوە برازانانی بانێکەوتووە قسەی جەنابتە بانێکەوتووەوە ئای بە قوربانی قسەی هەردووکتان بم ئەزانی بانێک و دوو هەوا باسی بانی کرد ئەرێ پەیشەکەتان دانا ئای چۆنەوە تا ئەوە پێیژەکەی دەباشە چووکە زۆر زەرورە تۆزێکی کە نییە ئەگا لێبێ نەخۆشەکان کە ڕۆشتە سەرەوە پەیژەکە بۆ جەماعەتی گوێزەرەوە چۆن ئەیلەوە یعنی چی تێنەگەیشتم پەیژە بۆ نەخۆش بۆچی کاکەگیان بامە تێوگەێنە ئەوە لە خەسەخانەیەکیان کردوێتەوە کارەبانیە ئێواران لە تاوگەرمە نەخۆشەکان بە پەیژە ئەبەنە سەربان یعنی نەخۆش لە سەربانەکەوێن ئەی چۆن کە دکتۆریش ڕەشەتەیان بۆ ئەنووسێ داو دەرمان ئەڵێ دوو بتڵ مغەزی بۆ چیخی ژمارە وەرە 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 کاکەوە دەی زەحمە نەبێ ئەوە بۆ شوێ کاکە گیان دەچین مقابلەیەکی دکتۆرەکە مقابلەی دکتۆرەکەی تۆ چی زەحمە نەبێ کاکە من پەیام نێر ئەی باشە خۆی ئەمە تەلەبەر نین ئەمە پرزگەی ناوێ بڵێ بۆ شوێچم یەکسەر ئاومە لە نەی بۆ شوورەوە کاکە گیان دوو دەقەمان پێچێ و لێنەدە ئەی لەو نەکبەتە ئەڵێ دوو دەقەمان پێچێت دکتۆر لە دوو دەقە حەو نەخۆشە بینێ کاکە ئەو پێشتر تەلەفۆنمان بۆ کردووتی فەرموەر کاکە ئەوە لای ئێوە وا ئەڵێ ئەنگینا لای ئێمە ئەڵێ نەخۆشی لێ دەرچێ باوکیشم هەر لێکی دەژوورەوە کاکە بەس ئەم جارە ئێمە بچینە ژوورە و جاریشکەن مێڵ نای کاکە گیان زەحمە نەبێ مقابلەکەی لەسەر چییە زەحمە نەبێ کاکە گیان لەسەر کورسی برانە ڕۆکە هەزەلیە ئەمە هاتی تۆ سەیری هەی ڕۆڵە خۆقابیلە وتبێتمان بە چیچکانەوە ئەڵێن مەوزوعەکە چییە بابەتەکە بڵێ بابەتەکە لەسەر برسێتی ئەجا ئەوە دکتۆری بۆچی ئەوە کەریژەی زانێ کە یەکێ برسی بوو لازمە یەکسەر بچە نانخۆ یان ئیفلاتونی حەکیم خوا ئەفریقا و ئەم شەوی لە موشەیەکی خۆشتر بێ وتوێتی گەورەترین غەڵەت ئەوەیە هاوڵاتی بە برسێتی سەر بکاتە سەرسەری ئەرێ تخوا جۆم لێ نەبوو شێ بە شێوی تۆ سەرسەری سەرسەری چی کوام باس سەرسەریم کرد وتم ئیفلاتون وتوێتی غەڵەتە هاوڵاتی بە برسێتی سەر بکاتە سەرسەری ئەڵڵاهوممە مەگەر مەملەکەتێ نەوتی نەبێ قسەکە لە دەما بەشەکر بێ ئەوەش چارەسەرێکی تری برسایەتی کە قسە کرد یەکێ پێوتیش قسەکە لە دەم تا بەشەکر بێ یعنی تۆ هەتا سێ چوار ڕۆژیکەی تر مەعیدە دەگیرێ وانە قسەکەوانە بوو تۆش قسەکە لە دەمی من ناکرد بەشەکر دەی کاکە ئێستا ئێمە دوو دەقەمان پێچێ نەدەرەوە کورە نەکبەت ئێستا چیتە ژوورۆ پیاتانە هەڵە شاخێ و لە گەرمەی پارە پیاکردنە تۆ سێرێم نەگوت بە قسە منەکەی بەڵێ بەساقە ئێستا بەکەڵم نایە بەیانیان لە شوێنێ دەوامی عەسرانی شەوەتا لێرەیە جومعە بچۆ بۆ ماوە بۆ لای جەوێکی جوان لە ژووری میوانەکەی خۆی مەکتەبام هەموو کتێبە شەهادەکانی ڕسمی خوا ئافریقا باپیری جەوێکی جوان بڕۆ لێ مقابلەی بکە و دەبڕۆ بەساقە من سەر ئێمەژمەیە شوێنەوە بە جنێوانمان مەگەینە دەبڕۆ باش کاکە بافی ئەی خوا حافیزتان بێت چاکم نەکرد نەمێش بچێتە ژوورەوە کورە لە هەموو شتێکە چوو لە پەیامنێر نەوەڵا لە پەیامنێر ناش ئەڵێم وەرەو من خۆشم لە مختەبەرم ئەمە مێژێ نازانم چییە ئەم شوێنە ئەو ڕۆژەش کابرای گاتە ژوورەوە ئێرێشە هەر نەمزانی چییە وڵی لەسەر دەمیشمە نازانم ئەمە بەخوا من بیزە بن نازانم چیە بەڵام بینی خۆمان بێ بەخوا تۆش تەواو نیت مەخوا چۆڵەش کوربا بڕێن بڕۆ کچم سلام علیکم سلام بەخێر بێ باشی بەخێر بێن فەرموو وەڵاوی ڕاستی بێ هاتووم زین فۆرم ماوە فۆرم هێنا چێتی سوورێژەیەتی چێتی ئەدێ وەرەوەرە هەرێ بابە تۆ باوکێکی زۆر بێویژدانی وەرەوەرە کورامە پێکەنی نیشینەمە و بەزات خوا کەم خوێنیش وەرەوازی لێ بێنە هەی بێ ویژدار مناڵەکە نەخۆش نییە بەخوا لە ماڵەوە قاقالیا لەو دیۆ جوانێتی هاتوو نەگەر هەیە فۆرمێکمان بۆ پڕکەنە وەختی خۆی لێرە هین هەبوو مەحەدی مۆسیقا لێرە بەڵێ پار دەمێکە لێر نەما حەزە لە مۆسیقا دادەجان حەزە لە ئالەتی چەلۆ نییە چەلۆ گەورەکە ئا ناوەڵە بۆ دەنگی ناخۆشەوە ئەی حەزە لە چییە
کەمانچە ئەرێ کەمانچەیەکمانە بوو چی لیا ئەی نەخۆشێ نەبوورایەوە کەو بەسەری هەوشکا خۆزگە هەموو مناڵێ لەم تەمەنەیە هاوینانیان بر بۆ دەورەی مۆسیقا و کۆمپیوتەر و ئەمانە زۆر لە کۆڵان باشترە ئەنجا خۆ هەر ئەو مناڵە نییە ئێمەش هەموو حەزمان لە مۆسیقا و لە گۆرانیە ئێوە حەستان لە مۆسیقا و گۆرانیە ئەی تەبعەن جارێ بە تایبەت ئەم ساڵەکەی وشکە ساڵیە زۆرمان حەز لە مۆسیقا و گۆرانیە حەستان لە مۆسیقای چ گۆرانیەکە دیسان بارانایە